ئێمە شۆفێری بار هەڵگری مەرزی نێودەوڵەتی باشماخین ئەوە سێ شەو و سێ ڕۆژە مانمان گرتووە لە چەند شوێنێک دژ بە و کاسبکارانەی ئەلوەی سلێمانی کە کۆمەڵەیە سیاریان داناوە بە سەرپێچی لەسەر چەند مەرزەکان بەبێ کارتی هێڵ و بەبێ هیچ شتێک ئیشەکەن. بەڵێ باری کۆی مەرزەکانە بن بە خۆتەزانی بارەکان سنووردارن ئەوانیش بە ناوی باری خۆیانەوە بە گوێرەی ئەو سیستەمەش لە مەرزەکانە هەیە سەرە ناگرن واتە ئەچن ئەڵێن ئەم بارایی خۆمانە هەرچی لە خۆیان زیاو بێ ئەیدەن بەو مەرزانە بەڵام ئێستا ئەو فەرمان و کتابانەی لەسەریان دەرچووە لە مەرزی باشماق جێبەجێکرێ و لە مەرزی تەوێڵە و سەیران بن جێبەجێ ناکرێت. لە سەدانەوە و پێنجی بارەکانمان باری سەوزە و میوەیە کە لە وڵاتی ئێرانەوەیەتە ئێرە ئەو سیارانەش بە هەمان شێوەچن ئەو بارانە بارەکەن بۆ خۆتەزانی باری سەوزە و میوە ئیلا ئەبێ بچێت لە ئەلوەی سلێمانی ساغ بگرێتەوە ئەوانیش ئەویان بەکار هێناوە ئەگەر بارەکە لە فڵانە مەرزە و لە سیارەکەی خۆیانان نەیە ساقی ناکەنەوە لەبەر ئەوە تەسیری لە ئیشەکەی ئێمە کردو ئێمەش لە ساڵی پارا چوین سکاڵایەکمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد ئەو بە ڕێزانەیش لیژنەی خزمەتگوزاری و شارەوانی دەستخۆشییان لەکەین دوای چەندین کۆبوونەوە بە داداچوون و بانگێشکردنی تەواوی لایەنی پەیوەندیدار کۆبوونەوەیەکی گەورەیان ئەنجامدا و لە ناو کۆبوونەوەکە بە کۆی دەنگ بڕیاراندا خاوەنکەرتەکانی ئەلوەی سلێمانی بارهەڵگر تایبەت بە خۆیان نەبێت لەسەر جەم مەرزەکان کاری گواستنەوەیان بۆ بکات لەبەر ئەوەی جێبەجێکردنی ئەم بڕیارە زۆرترین هەل بۆ ناوچەکە ڕەخسێنی. شۆفێری مەرزی نێودەوڵەتی باشماخین داواکاریمانەوەیە ئەو کتابەی ئەو کۆنووسەی پارێزگای سلێمانی و حەڤە حکومڕانی گەورەی پارێزگای سلێمانی ئیمزایان کردووە کە ئەو شۆفێرانە نایاسایەن و ئەبێ ئیش نەکەن. ئێمە داواکاریمان لە بەڕێز لایەنی پەیوەندیدار هەیە جوابمان باتەوە بە زووترین کات ئێنا ئەم گردبوونەوە بینە بەردەم پارێزگای سلێمانی تا ئێوارە وەڵی بە پێویست نەوەڵە هیچ کەسێ نهاتۆ بۆ لامان تا ئێستا ئێمە هەر بەردەوامین لە ئیشی خۆمان ناوەسین.